بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی ئاڵۆزیەکانی سووریاوە ئەم ئاڵۆزیانە بەکوێ دەگەن ناو بەناو سووریا کەمێگارامی بەخۆ دەبینێ بەڵام لەپەڕ لە جێگەیەکی ترەوە ئاڵۆزی سەر هەڵدەداتەوە لەگەڵ دروزەکان لەگەڵ ئەلەویەکان لەگەڵ کورد خۆشببختانە هێشتا ئەو شێوازە نییە بەڵام لە بەنداوی ترشین لە ماوەی ڕابردوودا لەوێژ دەمان بینی هەر ئاڵۆزی و پێکدادان و شەڕ هەبوو ئەنی سووریا ئایا سەردەنێتەوە بە ئارامی گفتوگوێن پرسی و باسی بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئاکۆ حەمەکەریم توێژەری ئەکادمی دکتۆر سڵاو لێبێ بەخێرادارەکەتان دکتۆر بە خوێندنەوەی تو ئەوەی لە سووریا ڕوودەدات چییە؟ سووریا لە قۆناغی ڕاگواستنە ئینتیقالیە وەکو چۆن لە عێراق لە دوای ڕوخانی ڕژەم لە 2003 عێراق چەند ساڵێکی ویستە ئیستقراری کرد بە کۆمەڵێک قۆناغ و شەڕی تایفی و ئاژاوایە تێپەڕی ئەمەی کە لە سووریا گوزارێ هەمان ئەو قۆناغی ئینتیقالیە کە پیاە تێپەڕ بێ بەڵام دۆخەکە جیاوازە بۆ سووریا بۆ سووریا دوای کەوتنی بەشار ئەسەد نیزامێکی ئیسلامی هاتووە و ئەمە کۆمەڵێک ململانی ناوخۆیی دروست کردووە کە ئەویش دانەنان بە مافی کەمەنەتەوەی و پێکهاتە سەرەکیەکانە وەکو کورد و عەلەوی و دروز و تەنانەت مەسیحیەکانیش و لە هەمووی گرنگتر ڕۆڵی دەوڵەتانی هەرێمیە لە ناوخۆی دۆخی سووریا بە تایبەتی وڵاتێکی وەکو ئیسرائیل کە زۆر مەبەسێتی کە ئەوەی لە ناوخۆی سووریا گوزارێت بە چه ئاڕاستەیە کاڕواوە چۆن کاریگەریە بێت لەسەر ئیسرائیل بۆیە بینین هەم تورکیا هەم ئیسرائیل دەست لە کاروباری ناوخۆی سووریا وەرەدەن هەمیش ئەم نیزامی کە ئێستا لە سووریا هەیە نیزامێکە جێ خۆی نەگرتووە و زۆرێک لە خەڵقی سووریا خۆشی و لە دەوڵەتانی دراوسێ گومانیان لە ئیشەکان هەیە ئایا ئەحمە شەرع ئەتوانێت نیزامێکی دیموکراسی مەدەنی لە سووریا بەرقەراب بکات کە مافی هەموو پێکاتەکان بپارێزیەوە نەبێتە هەڕەشە بۆ سەر ناوخۆ و دەریشەوە ئەمانە تا ئەمانە ینی ئیستقرارەکەن کاتی دەوێت و تەداخلات هەیە و ناوخۆی لە ناوخۆی خۆشە پێویستی بەکاتەیە باشە دکتۆر ئەحمەد شەرع لە پێگەیەکدا بتوانێت تەنانەت گروپەکانی خۆی کۆنتترۆل بکە ئێستا وا دەردەکەوێت ینی گروپەکان ئەوەی کە لە ژێر دەسەڵاتیدا کۆنتترۆلن و هەر کاتێک لەگەڵ ئەلەوەکان بۆ نمونە شەڕ دەکا لەگەڵ کورد بۆ نمونە وێنەیەکە گرێ بڵاوێکاتەوە لەگەڵ دروزەکان دوێنێ لە شەڕابوو هاوکات و مەسیحەکانی بینی و ڕسمی لەگەڵدا بڵاوکردنەوە بووی بە جیهان بڵێ تا ئاشتی بەرقەرارە لێرە ئەمانە تێک دەرن لادەرن و کەمینەیەکن ینی تاقی ئەوها دەتوانێت بەردەوام بێ هەتا دەستورێکی مەدەنی دیموکراسی نەنووسێت و ئەوەی کە کورد داوایە کات لا مرکزی جێبەجێ نەکرێ و هەموو هاوڵاتیکی سووری لەوێ خۆی بە هاوڵاتیکی یەکسان نەزانێت لەگەڵ هاوڵاتیەکانی ترا ئەمە بەرقەرار نابێت خاڵی دووهەم مەسلەی چەک و داماڵینی چەک تۆ خۆی گروپێکی چەکداری میلیشیایە هاتۆ کردوێتی بەجیشێکی ڕسمی داوا لە گروپەکانی ترەکە کە هاوشانی ئەوانیش چەکدار بوون ڕەنگە پێش میلیشیاکە ئەحمە شەرعیش خەباتی کردبێت داوای لێکات چەک دابنێ یاخود بێتە ناو ئەمەوە ئەمە حساب بۆ نەکردنە بۆ یەک و ڕێنەکەوتنە لەسەرەوەی کە هێزێکی نیشتیمانی دروست ببێت لە سووریا کە ڕنگدانەوەی هەموو داواکاری گەلانی سووریا بێت و هەموو گەلانی سووریا بە یەک چاو بپارێزێ بۆیە ئەم سوپایی کە ئێسا کە سوپای سووریایە سوپایەک نییە تەمسیل لە هەموو نەتەوەکانی گەلی سووریا بکە لە ئێسادا ئەمە گروپێکی میلیشیا چەکدارەکەی پێشووترن بەڵام ناوکیان گۆڕاوە بوون بە شتێکی فەرمی وە پلەبەندیان بۆ کراوە و ئەمانە ڕاستەوخۆ سەر بە هەیئەی تەحریری شام و بە ئەحمەد شەرعن بۆیە ئەتوانی ئێستا ژۆکو گروپێکی چەکدار میلیشیایی سەیری ئەو بەشە سوپا بکەی کە لە شەڕەکانە بەکاری دەهێنێت دکتۆر بەدەر لە گروپێکی میلیشیایی دەبینین بە لۆگۆی فەرمی بە ئاڵای ڕسمی داشەوە ئەمانە هێرش دەکەن ینی ئەمە چۆن کۆمەلگەی نێودوڵەتی ئەمە قوبوڵ دەکات کۆمەلگای نێودوڵەتی تا ئێستا کۆمەڵێک مەرجان بۆ دەسەڵاتی ئێسای سووریا داناوە یەکێک لە مەرجە سەرکیەکان پاراستنی کەمەنەتەوایەتیەکانە بوونی دەستورێک کە مافە سیاسی مەدەنیەکان بپارێزێت و ڕێگانەدانە بە هێرشکردنە سەر پێکهاتەکان و لەگەڵ مەسەلەی دیموکراسی و بە تایبەتیش پەیوەستیان کردووە بە ئیستقراری سووریا و مەسەلەی سەرهەڵنەدانی داعش و لێدانە لەو هێزانە بەڵام وەکو پێشتر وتم
دۆخی سووریا دۆخێکی زۆر هەشاشە و مستەقر نییە بە تایبەتیش تورکیا ڕۆڵێکی سەرەکی هەیە لە ئەم دەسەڵاتی ئێستا بۆ منە تورکیا بینیمان لە ماوەی ڕابردووە گروپە چەکدارەکانی سربەخۆی جوڵان بۆ لێدان لە کورد و ئەمانە تا ئێستا لە ژێر دەسەڵاتی ئەحمە شەرعانین ئەمانە سەر بە دەسەڵاتی تورکیان لەم لاوە ئەمەی کە چەند ڕۆژێکە ڕۆدات لە ناو لە ڕیفی دیمەشق دروزەکان کە ئیسرائیل تەسیرێکی گەورەی هەیە لە سەریان تەنانەت دوێنێ پشتگیری ئاسمانی کردن لە ڕووی لێدانی گورزی ئاسمانیەوە دیفاعی لە دروزەکان کرد ئەجیندا جیاوازەکان لە ناو سووریاواکە کە سووریا ئیسیقرار نەبێ بەریەکەوتن ڕووبدات و حکوومەتەکەی ئەحمە شەرعیش نەتوانێت بە ئاسانی ئیسیقرارکە ئەگەر ڕێم پێ بێمەوە باسی بکەم بۆ ئیسرائیل ئەوەندە مەبەسێتی کە لە سووریا دەستخۆشویستم پرسیارەوە فەرمیان هەر بیسمەمان پرسیار بکەم یانی ئەم تەوەجودەی ئیسرائیل بۆچی لە سووریا بەم شێوازە ئەگەر سەیری مێژووی پەیوەندی سووریا و ئیسرائیل بکەین لە دوای دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل و لە 1948ەوە سووریا چەند جارێک شەڕ لە بینی سووریا و ئیسرائیل ڕوویداوە کە شەڕەکانی عەرەب دوا شەڕێن شەڕ 1970 لەو کاتەوە هێرش بە هیچ شێوەیەک نەکراوەتە سەر ئیسرائیل و بوونی هێزەکانی رووسیا لە سەردەمی ئەسەدا لەوێ جۆرێک لە زەمانات بوو بۆ ئیسرائیل کە بە هیچ شێوەیەک حکوومەتی دیمەشق هێرش نەکات یا ڕێ نەدا گروپی چەکدار هێرش بکرێتە سەر ئیسرائیل بۆ ئێمە چەند جار بینیومانە ئیسرائیل لە ناو سووریایە گورزی وەشاندووە لە هەندێک گروپی چەکداری شیعی داوە بەڵام نەمان بینیوە هیچ ڕەتفعلێک هەبێ بۆیە بە جۆرێک لە جۆرەکان زەمانی ئیستقرار و سەلامەتی خاکی ئیسرائیل کرابوو لەلایەن سووریا و رووسیاشەوە بەڵام لە دوای کەوتنی ئەسد لە مانگی 12 ڕابردوو وهاتنی ئەم دەسەڵاتە ئیسلامیە تا ڕادەیەک تونڕەوە ئیسرائیل پێی وایە کە ئەمە هەڕەشەیە بۆ سەر سەلامەتی خاکەکەی خۆی پێی وایە کە ئەمە لە ئایندەدا ئەبێتە هۆی ئەوەی کە ئەگەر بێت و ئیستقرار بکات و دەسەڵات وەربگرێ خۆی بەهێز بکات و چەکی پێشکەوتوی هەبێت ئەبێتە مای هەڕەشەی جدی بووی و ڕەنگە پەلاماری ئیسرائیل بدات بۆیە ئامانجی یەکەمی ئیسرائیلەوەیە کە ئەم دەسەڵاتی کە ئێستا هەیە بەهێز نەبێت و تا ڕادەیەک سەقامگیری بەخۆی و نەبینێ بۆی بتوانێت بکەوێتە سەر پێی خۆی ئەوە بوو لە مانگی 12 بینیمان لە هەموو بنکە سەربازیەکانی پێشووی ڕژێمی سەدیدا هەموو چەکە قورسەکانی فڕۆکەخانەکانی ئەو تەنانەت و فڕۆکەخانەی کە یەک دوو مانگ پێشێ ساڵیدا کە تورکیا بەنیاز بۆ بنکەیەکی لە حەمەس بنکێکی سەربازی گەورەی تەدمور بەڵێ و تەنانەت لە ئیدلیبیش و لە کەشتیگەلی سووریاشیدا لە لازقی و لە تەرتوس بۆیە ئەمە خاڵ یەکەمە کە بەلای ئیسرائیل و زۆر گرنگەکانی نەوێت دوو بەکارهێنانی کەمە نەتەوایەتیەکانە بۆ خۆی ئێمە بینیمان لە دوای کەوتنی ئەسەدەوە چەند کەڕەت بەرپرسان بە تایبەتی وەزیری دەرەوەی ئیسرائیل ئەڵێ ئێمە مافی کوردە پارێزین دروزە پارێزین عەلەویەکانە پارێزین تەنە بە تایبەتیش بۆ دروست پەیوەندیکی تایبەتیان هەیە چونکە دروست وەکو کورد دابەش بوون بەسەر چوار پارچەدا بەشێکیان لە لوبنانن بەشێکیان لە ئیسرائیلن بەشە گەورەکەیان لە سووریان و بەشێکیان لە ئوردنن دروزەکانی ئیسرائیل فشارەکەن لە حکوومەتی ئیسرائیل ئەڵێ نەبێ پێویستە تۆ دروزی سووریا بپارێزی کە ئەمانە لە ژێر زۆڵمی دەسەڵاتی ئێسای ئەحمە شەرعان بۆیە ئەمەش جۆرێک لە بیان و بەکارێنێت بۆ ئەوەی تەداخولکە لە کاروباری ناوخۆی سووریادا دکتۆر ئەمێ ینی ئەو زۆر جار هاوڵاتیان دەڵێن لێرە و لێ وەکو قسە دەڵێن ئیسرائیلەوەی بۆ دروزەکانێکا بۆ کوردی ناکە خۆ کوردیش هیچ مەترسێکی نییە بۆ ئیسرائیل و تا ڕادەیەک ینی هیچ گرفتێکی لەگەڵدا نییە ینی ڕەنگە جۆرێک لە پەیوەندیش هەبێ وەکو لە ڕابردوودا بینیمان ئیلهام ئەحمەد هەندێک دانیشتنی هەبوو بۆ ئەوانی دەکا بۆ کوردی ناکە پێ دوایە خاڵێک کە تۆ باست کە لە بەرێ دروست لە ئیسرائیلدا هەن ئەمە خاڵێکیانە کوردیش لە ئیسرائیل هەن بەس نسبەتەکەیان زۆر کەمە خاڵی سەرەکی پەیوەندی هەیە بە واقعی جوگرافیەوە یا پێگەی جوگرافیەوە لە سووریا بڵێم ئێمە لە ڕووی جوگرافیەوە کورد لە ڕۆژاوای کوردستان تا ڕادەیەکی زۆر دوورین لە سنوورەکانی ئیسرائیلەوە بەڵام دروست بەشێکی زۆریان هاوسنوورن لەگەڵ جوولان لەگەڵ باکووری ئیسرائیلە بۆیە ئیسرائیل پلانێکی هەیە نەخشەیەکی هەیە ئەویژەوەیە کە ئەگەر بۆی بکرێت ناوچەیەکی دامەڵراو لە چەک
کە دروست بکات لە نێوان خۆی و سووریادا کە بەشی زۆری ئەم ناوچەیە عەرەبی سونەشی تێدایە مەسیحی تێدایە بەڵام زۆرینەیان بریتین لە دروست کە لە قونەیتڕە کەیچێکە لە پارێزگا دروزیەکان لەگە سوۆیدا زائیدەن بەشێکی دەرعا و ڕیفی دیمەشق بۆیە زۆر مەبەسێتی کە ئەم ناوچەیەکی دامەڵراو لە چەک بە تایبەتی چەکی قورس مەبەسێتی دروست بکەوە جۆرێک لە حکمی زیاتی بدرێ بەم دروزانی کە لەو ناوچەیە هەن بۆیە لە ڕێگای ئەوەوە ئاسایشی خۆی بپارێزێ ینی هێڵێک هەبێت لە بینی خۆی و عەرەبی سونەی متەتەڕیف کە ئەو وایە نەبینێت خەڵکێکی تیاابێ متعاتب بۆ ئیسرائیل ئەوەندەی متعاتبێ بۆ ئەگەر سەیری کوردکەین کورد لەو جوگرافیای زۆر دوورە ئێمە کەوتوین ینی لە ئەگەر سەیری نەخشەی سووریا بکەیت کورد کەوتوتە باکووری ڕۆژ ئاوای فڕاتەوە کە زۆر دوورە لە سنوورەکانیەوە و وەکو باسم کرد دروزەکانی شکاریگەریان هەیە هەم لە ناوخۆی سووریا هەم بۆ ناوخۆی ئیسرائیلیش باشە کەواتە لەوێش محکومی جوگرافیان کە ئیسرائیل نتوانێت هاوکاری کوردەکان بکە بەڵام کورد هەمیشە هەم پشتیوانی با بڵێن پشتی بە خۆی بەستووە و ئەمریکەکان لەوێ گرانکۆیە خاڵەوەیە کە ئەبێەوە بزانین کە ئیسرائیل دروست بەکارێنێت لەم مەسەلەیە بەکارێنێ بۆ یعنی وەکو مبەڕێکە جینا خۆ پێشتریش چەندین کە منەتەوایەتی هەن لە ناو ئیسرائیلە تاواجودیان هەیە بوونیان هەیە بۆ ئیسرائیلمان نەبینیوە بێ بیان پارێزێ شەڕیان بۆ بکە بەڵام بۆ ئێسایەت لەگەڵەمانە بەکاریانێنن لە بەرەوەی پێویستی پێیانە وەکوتم خاڵی سەرەکیەوەی کە ئیسیقرار لە سووریا دروست نەبێت خاڵی دووەمیان ئەوەیە کە ناوچەیەکی دامێڵراو لە چەک کە ئەگەر بتوانرێت حکمێکی زیاتی بۆ دروستەکان دروستکەوە لە ڕێگای ئەوە ئاسایشی ئیسرائیلی بێ پارێزێ ڕەنگە تمۆحی گەورەتریشیە بێوەیە کە ئەو خاکەی دروزی تێدا بیکاتە بەشێک لە خاکی خۆی بەڵام جارجارێکیش خۆیان بانگەشێواکەن ئەڵێن داوا لە ئیسرائیلەکەین خاکەکەمان ئەگەر سووریا ناچارمان کە داواکەین ببینە بەشێک لە خاکی بە دڵنیایەوە بەڵام بۆ کورد خۆشببختانە تا ئێستا لە سووریا قۆناغی زۆر باشی بڕیوە ئێمە سەرەتا هەموو خەممان بوو کە ئەزمونونەکە لەبار بچێت بەڵام بە زیرەکی سەرکردایەتی کوردانی ڕۆژ ئاوا ئەوەی مای خۆشحاڵی بوو ئەو مؤتەمەری قامیشلۆ بوو کە بۆ یەک هەڵوێستی کۆکردنەوەی هێز لایەنە کوردیەکان ئیزافەتەن بۆ ئەوەی کە کورد پشتیوانیکی گەورەی هەیە بەدەر لە ئەمریکا کە ئەمریکا لەم سەردەمەی ئێسادا ئەکشێتەوە ناکشێتەوە بەڵام ئەوە بینین سوور فەڕەنسا بەشێکی تر لە وڵاتان ئەڵمانیا بریتانیا کە تاواجودیان هەیە لە سووریا محتەمن بە قەزەی کوردی لەوێ و ئەیانەوێت کورد بپارێزن و کورد خۆشی لەوێ بەهێزە تا ڕادەیەکی زۆر ینی کورتوانی بەرگری ئەم هەموو هێرشەی تورکیا و گروپە چەکدارەکانی بکات لەوێ بۆیە خۆشببختانە ینی بەرەو پێشچوونی زۆر باش ڕۆشتووە ئێسا کە ئەو شاندێکی هاوبەشی هەموو کورد کە کورد هەموو پێکاتە جیاوازەکان و لایەنە جیاوازەکانی کورتیا بەشدارن دەچن بۆ دیمەشق بۆ گفتوگۆکردن لەسەر مەسلەی مافەکانی کورد کە داوای لا مەرکەزی دیموکراسیەکەن دکتۆر دواپرسیانم پێ دوایە بەم زوانە ینی ئەحمەد شەرە بیر لۆ بکاتەوە ئەوەی لەگەڵ پێکاتەکانی تر دەیکات لەگەڵ کوردیش بیکە یان نایشتە توانایەوەی نییە هەر لە ڕووی هێزیشەوە ئەحمەد شەرع هەر سەرەتایی ئەوەی دەسەڵاتی وەرگرت و چافشارێکی زۆری لێکرد کە ئەوی شاوشانی گروپە چەکدارەکانی تر شەڕی کورد بکە بەڵام نەیتوانی چونکە ئازانێت کە کورد لە ڕووی سەربازیەوە زۆر بەهێزەوە پشتیوانی ئەمریکای هەیە و ئەمریکاش کۆمەڵک مەرجی سەپاندووە بە سەریا وڵاتانی ئەوروپاش و ئیتحادی ئەوروپیش بۆ لابردنی سزاکانی بۆیە لە دەسەڵاتی خۆیدا ینی ناتوانێت شەڕ بکات ڕەنگە لە ئایندەدا ئەگەر بتوانێت ئەو سزا ئابوووریانە لابرێ بتوانێت خۆی پڕچەکات استقرار بکات ئەو وەختە لەوانەیە بێوێت شەڕی کورد بکات. زۆر بەڕێز دکتۆراکۆ حمەکەریم توێژەری کاردمی سپاس دەکەم. سپاس بۆ میوانداریتان. سپاس بە خێراتی سەرچاو.